لە ئێستای بێگومان نەزان هەندێک بەروبووم و بەرهەمی کشت و کاڵی هەیە لەخوا بەزیابە زیاتر لە پێویستی بازاڕە و زۆر جاربی لە ماکرێتەوە باش ئەم بەرهەمانە بۆ دابنرێن هەتاکو تێک بچن بۆ بە پیشەسازی نەکرێن بۆ نمونە لەخوا بەزیابێ هەنارێکی زۆرمان هەیە ئەم هەنارە بە دەرلەوەی هەر بە شێوەی میوەی فرش ئەم نێردرێتە دەرەوە لە ئێستایە بۆ بە شێوەی تروەکو ڕوبە هەنار و ئەمانەش هەر کاری لەسەر نەکرێت ئەم بەرهەمانش با بنێڕیەتە دەرەوەی وڵات کاتێمە لە تاوری ئەم بەشمە قسە لەسەر ئەم بە پیشەسازیکردنی بەرهەمی کشت و کاڵاکەن ئەوەی کە بناغەکان پێویست بە چی ئەکا بۆی بنرێت و تا چەند ئێمە هەوڵمانداوە ئەم ئیشە لە ڕووی زانستیەوە ئەنجام بێت بۆی کە لەسەر ئەم تەوەرش زانیاری زیاترتان پێشکەشکەن ئەڕێنە لای میوانی بەڕێزی بەرنامەکەمان بەڕێز زانا محەممەد مەجید دەباغ شارەزا لە بواری توێژینەوەی کشت و کاڵیدا کاک زانەگیان سڵاو لێبێ زۆر زۆر بەخێر بێ سەرەتا بۆ ئەوەی کە بە پیشەسازی بکرێت بەرهەمە کشت و کاڵیەکان هەر لە لای خۆمان بە نمونونەکە بهێنەوە پێویستمان بە چ بناغە گەلێکە ئەبێ چی بۆ بکەین دەستان خۆش بێ زۆر سپاس بەرنامەکە پێم وایە کاتێکی باشە کە ئێسامە کێشەیەوەمان هەیە هەنێ بەرهەممان زۆرە و دوێنێ بینیمان کە نەڕەزایی دەربڕین هەبوو و لە سوۆسیال میدیا و لە بەردەمی پارێزگای سلێمانی کە بەرهەمەکە جوتیارەکان بە تایبەتی خێر پارەی ناکرد و وەکو فرێدان فرێدرا بەداخەوانێ ئێمە بۆی بتوانین بەرهەمە کشت و کاڵەکان بە پیشەسازی بکەین ئێمە پێمان وایە پێشەوەی کە کاری ئەوە بکەین کە بڵێن بە پیشەسازی بکەین پێویستە دراسە بکەین دراسی ئەو شوێنانە بکەین کە بەرهەممان زۆرە بۆ نمونە شارباژێر بڵین ترێمان زۆرە لە هەڵەبجە هەنارمان زۆرە و لە زۆر ناوچی تر ئێمە بەرهەممان هەیە کە بەرهەمێکی زۆرە ئەوەی کە من بینیومە لە دنیاە ئەوەی کە متابعەم کردووە کشت و کاڵ وەزارەتی کشت و کاڵ و بەڕێوەبەرەتی گشتە پەیوەندیدارەکان هونەرەکان حکومەت دراسی ئەو شوێنانە ئاکات کە بەرهەمی ناوخۆی هەیە و بەرهەمێکی کوالیتی باشێ و زیاد لە خۆی لەوێ دراساکات بۆی چۆن بە پیشەسازی بکات یەک زەوی بۆ دابینەکات زەوی دابینەکات دراسا کرێت بە دراسا اینجا ئەبێ پلانی تەواوەتی بخرێتە ڕوو اینجا دواتر بێت ئەعلان بکرێت بۆ بەرهێنی ناوخۆ بۆ کۆمپانی ناوخۆ بۆ دەروی وڵات کە تۆ ئەمەت کرد یەکەم ئەمە لە سفرەوە دەست پێکەی ئەم مەرحەلەی ئێمە ئەمەی پێویستە کە ئێمە کراوە تا کوێستا لامان ئێمە من پێم وایە لە سفرەوە دەستمان پێ نەکردووە هەوڵێکی زۆر باشی وەزارەتی کشت و کاڵ هەیە بە تایبەتی جەنابی وەزیر ئەیکات لەگەڵ کۆمپانیا کشت و ئەوانی کانی بە پیشەسازی کشت و کاڵکەن زۆر سەردانی هەرێمی کوردستانەکەن بەستێنەکەی لەسەر تەرخانکردنێکی زەویەکە کێشەی تێکەوێت دواکەوێت ناکرێت بۆیە باشترش دەوێت دراسی شوێنەکان بکرێت زەویەکە ئامادە بکرێت شەر نییە کارگەی گەورە بێت لە سینەکە چەند کارگەیەکی زەوی کارگەی بچووک دابینەکەم و هاوتەریب لەگەڵەوەیە پێویستە بەرهەمی ناوخۆ چاک بکرێت ئێمە هەموو بەرهەمە ناوخۆکانمان بۆ پیشەسازی نابێت ئێستا ئەمە و خیاری کە هەمانە خیاری پیشەسازی نییە خیاری ترشاد نییە خیاری خواردنە مائیدەیە ئەو تەماتی کە هەمانە کە کارگە ناوخۆیەکان وەرەگرێت بە نرخێکی کەم هۆکاری ئەوەیە کە تەماتی پیشەسازی نییە بۆیە بێ هاوتەریب لەگەڵەوەیە فەرمانگە هونەرەکان وەزارەتی کشت و کاڵ کار لەسەر تەرزی بە پیشەسازی سنفی پیشەسازی بکات و توێژینەوە و لێکۆڵینەوە لەسەر کات کە تەماتی پیشەسازی کە مادەی فعالەکانی پکتین و ئیکۆپینە ئاوی دۆشاوەکەی زۆرە ئەمە کە نسبەی تەسافی بڵێن نسبەی دۆشاوەکەی زۆر بوو ئەوسا بە نرخێکی زۆر خاوەن کارگەکە لێ وەرەگرێتەوە نەک وەکو ئێستا فەلاح ناڕەزایی دەربڵێ بە نرخێکی کەم لێ وەرەگرێتەوە لەبەروی تەماتی ئێستا تەماتی دۆشاو نییە کە ئیکا بە دۆشاو نسبێکی زۆر کەمی تاوێت نرخێکی زۆرەکەوێت لەبەرەوە بە نرخێکی کەم لە جوتێرەکان کردەوە باش کاک زانین کە ئەو گرفتە گەورەی کە لە ساڵانی ڕابردووە هابوو بەڵام لەم چەند ساڵەیە کە لەم کابینە نوێی حکوومەتە وەزارەتی کشت و کاڵ بژانەوەیەکی زۆری بەخۆی بینی و هەوڵەکانی جەنابی وەزیر بووە کە زۆر گرفتی چارەسەر یەکێ لەو گرفتانە کێشەی گەنمی جوتیاران بوو کە وەرناگیرا لە لای حکوومەتی عێراقیەوە بەڵام ئێستا چارەسەری بۆ دۆزراوەتەوە زۆر گرفتی کەمانە بوو کە کۆمەڵێ بەروبووم بە
ناکرا بە پیشە سازی ینی بۆ نمونە بەروبوومی شتیکەی لێ دروست بکرێت ئێستا بەداخۆی کە باسەکری شەڵاو گرفتەش چارەسەر بێ هەندێک لەو بەروبوومانەی کە لە وەرزێکی تایبەت بە تایبەتی خەیار و کۆمەڵە بەروبوومی تر ڕێژەکەی زۆرە بێ کە ناکڕێ یاخود جوتیاران گرفتیانەیە ئەمەش چارەسەری هەیە کردنەوەی چەند کارگەیەک خەیار بە تەنیاوەکو میوەیەک نیە توانی بۆ چەندین شێوازی تر بەکاری بێنیت و هەم بۆ ناوخۆ هەم بۆ دەرەوە ئێمە توانیمانە بە پێی پێویست بەروبوومەکەی کە هەمانە لەم زەویە بە پیتە بەشی ناوخۆیشی پێ بڕکەینەوە و ئەوەشی زیابێ بکەینە دەروی وڵات ئێمە ئەو بڵین بەرهەمەزیایی کە هەمانە وەرزیە مەسەن ئێمە لە هەموو وەرزەکانی ساڵە ناتوانین بەرهەمی تەماتەمان هەبێت بۆ 4 مانگ بۆ 5 مانگ هەمانە لەم 4-5 مانگەیە کە هەمانە توانیمانە بڵێ بازاڕەکانی باشترین بازاری ئێمە بۆ بەرهەمە خواردو جنوبی بەغایە بەڵام ێستا خانە پلاسیکەکان توانیویانە پاڵپشتێ بن بۆ وەرزەکانی تر تا ئێستا لەبەرەوەی پلانێکی زۆر باش لە خانە پلاسیەکانە جێبەجێ ناکرێت و خانە پلاسیەکانمان وەرزیە ینی سیستەمی گەرمکردنەوەی تیانە تەنها ئەویش ناتوانن بەرهەمێک بەردەوامی ساڵ بەرهەم بێنن ڕاستە خانە پلاسیەکان لە زستانە بەرهەمە سەوزەیەکان وەکو کاهوو و سەوزەکانی تری وەکو ئەوانە پیاز گوێزەر ئەوانە تیا بەرهەمێنن زۆر ڕاستە دەوری کاریگەریشان هەبووە وەکو باسیش کرد و چەند ئێمە پرۆژەیەکیشمان هەیە کە کاریگەرە حەزکەم باسی کەم یەکەم باسی گەرمەکەم کرد ئەو پرۆژەی کە لە وەزارەتی کشت و کاڵ بە بازاڕکردنی گەرم لەگەڵ کۆمپانیای قەیوان و خۆشناو کردوێتی بەڵێ ئەوەیەکە لە پرۆژە استراتیجیان نیشتیمانیە گرنگەکان کە هەڵەستێ بە پیشەسازیکردنی گەرم چکە تەنها وەرگرتنەوەی گەرم نییە و بکرێ بە ئارت پلانەکە پێم وایە لە داهاتووی نزیکە جێبەجێکرێت کە ساوەرە بڕوێشە معکەرۆنیە سپاگێتیە ئەو داتانی کە لەبەردەستایە بەداخەوە ئێستا ڕقم لە خەیاڵ نییە یعنی هاوردەکردنی معکەرۆنی و سپاگێتی بۆ جیلی ئێستا کە خۆن خەیاڵیەتە ناو هەرێمی کوردستانەوە لەگەری خۆمان بێ باشترە ئێمە توانی کوالیتەکەشی باشتری بێت ئینتاجە دەستی کاری زیاد بکەین و کارەکانیشمان ببوژێتەوە و پارەی وڵاتیش نەچێتە دەرەوانێ ڕاستی وەلە حەزکەم باسی بواری پەتاتەش کەم ئێمە هەر بە هەوڵەکانی وەزارەتی کشت و کاڵە ئێمە کارکەی لیزمان هەیە لە بازیان کە جیپسی پەتاتە دروست دەکات ئەم کارگەی هەوڵێکی زۆر جوانەیەت لەبەرەوێ ئێوێ پشت بە بەرهەمی ناوخۆی بەستێت چکە پەتاتەی سڵاعیە ئەو جیال و پەتاتەی کە ئێستا هاورداکرێت بۆ دەرەوەی وڵات پەتاتی جبس تایبەتە و پەتاتەی مائیدە خواردنیش جۆرێکی ترە مەسەلەن پەتاتەی جبس خڕە پچکۆلەیە نەشەئی نیشاستەی زیاترە و لەبەرەوەی کە قەڵعاکرێت پارچە پارچەوەی شێوەیەکی جوانی خڕی هەبێت و ڕەنگی کراوە و هینە بۆی سەرنجڕاکێش بێت یعنی سیفاتی تایبەتی خۆیە ئەم کارگەیە لە بیدایەتەوە هەوڵێەوە یاوە کە پشت بە بەرهەمی ناوخۆ بەستێت سنفی تایبەت هێنێت توێژینەوەی لەسەرکات فەرمانگەکانی وەزارەتی کشت و کاڵ زانستەکان هاوکارین پار لە سایە 20 پشت بە ناوخۆ بەست ئەم ساڵ پلانی هەیە بچێتە لە سایە 40 کە زیاتر لە 100,000 تن بەکارهێنێت ئەمە هەوڵێکی زۆر باشە دڵخۆشکەرە من پێم وایە کارگەکانی تریش بۆ بواری شەربەتی هەنار و بۆ شەربەتی ترێ بکرێت ئەوەنە کوالیتی ئەم بەرهەمانی ئێمە باشن ئەم تریانی ئێمە باشن ئەگە بێت و کارگانە بە شێوی زانستی کاری لەسەر بکەن پێم وایە هەمووی بران دەرەچن لە جیهانە ئەمەنە نەکە و تامیان خۆشە بێت زۆر باشە جا کاکزانە ئێستا باسی پەتاتت کردبوو نمونە لە 1 ملیۆن تەن پەتاتێک ئەم ساڵ بەرهەم هاتووە لە هەرێمی کوردستان یان کاری لەسەرەکرێت ئەوترێت نزیکەی 40,000 تەنی ئەنێڕێت بۆ وڵاتانی دەرەوە سعودیا و ئەو وڵاتانە لەگەڵ پەتاتە چ بەرهەمێکی تر هەیە ئەکرێت پشتی بێ ببەسترێت یان کوردستان گونجاوە بۆ بەرهەمهێنانی بۆی کە بە پیشەیی بکرێت ئێمە لەبەرەوەی خاچێکی بە پیتمان هەیە و ئاوهەوایەکی زۆر باشمان هەیە کە هەموو وەرزەکان وەرزی خۆیەتی جوتیاری زۆر شارەزا و بەتواناشمان هەیە بەرهەمەکانمان هەمووی بەرهەمێکی زۆر باشن تەنها ئەوەیەوێت سەرپەرشتێکی زانستی زیاتر بکرێت کە کوالیتیان زیاتر بێت بۆی بتوانین هەناردی دەرەوەی بکەین و لە کەرنتینەی کشت و کاڵی لە حیجی زراعی وڵاتانی دراوسێ و وڵاتانی دەرەوە
دەرچێت و ئەبێ چ تایبەتمەندیەکی هەبێت تا ئەبێ سەربەشتی زانستی بکرێت لە پێوەکردنی سەمات ڕەنجی خۆی بێت ئەبێ بەکارهێنانی دەرمانەکان ڕەنجی تایبەتی خۆی بێت و پاکێجین کە بکرێت بە شێوەیەکی زانستی ئەمانە هەڵگرتن لە بەڕات بە شێوەیەکی زانستی و ئەبێ ئەم کارانە زیاتر ئێمە وردبینەوەتیای فەرمانکە هونەری و زانستەکان وەزارەتی کشتتوکاڵ ڕێنمایە کشتتوکاڵەکان ئەکتیڤ بکرێت بۆم بوارە کە زیاتر ڕێنمایی جوتیاران بکرێت بۆی بەرهەمێکی زۆر باشتر ئێسەش بەرهەمێکی باشە بەس باشتر لەوە بۆ مواصفاتی دەروی وڵاتیش بەکاربێت زۆر باشە کاک زانە ئێمە ساڵی پاریش هاتیینە جێگەکەی خۆتان بۆ بەڕێبەرایەتەکەتان باسمان لە بنەتەوەکان کرد ئێماڵین هەر شتێک ئەگەر بەرهەمێکی باش بێ ئەبێ لە سەرچاوکیەوە دەست پێ بکەین ڕاست ئێوە تا چەند بە شێوەیەکی زانستی لە ڕێگەی ئەندازیارەکانەوە جوتیارەکان هۆشیارەکەنەوە کە بەرهەمێک بەرهەمبێنن هەم بتوانین بۆ ناوخۆ بەکاری بێنین هەم بتوانین بیکەین بە پیشە سازی ئەم کارە بەردەوامی هەیە و توانیوەتی پێشکەوتن بەخۆی بڵێ ئەم کارە بە دوو شێوە بەردەوامە یەکێک لە سەرەکانی توێژنەوەی کشتتوکاڵیە کە سەر بە وەزارەتی کشتتوکاڵە هەروایە هەندێک کۆمپانیای تری زانستیش بوون کە کار لەسەر تۆوەکەن تۆ ئەتوانی بڵیت ئەگەر تۆ نەبێت کشتتوکاڵ نابێت ئەگەر تۆ نەبێت ئاسایشی خۆراک نابێت لەبەرەوەی تۆ کشتتوکاڵ دروست دەکات تۆی باش بەرهەمی باش بەرهەمەهێنێت بەردەوام لە بواری گەرمەکەیە سنفی تازە سنفی نوێ بەرهەمی هێندێت کە گونجاو بێت بۆ کەش و هەوای ئێستای کە خۆتەزانی گۆڕانکاری کەش و هەوا پرسێکی جددیە و ڕوویەوە ئێستا لە عێراق و هەرێمی کوردستانیشی گرتوتەوانێ زۆر سنفمان هەیە بەڕاستی ئێستا بەرەو ئەوە ڕاتە دەورەکات ئینتاجی نابێت وەکو لە ساڵی پار ڕوویە لە بواری گەنمە بۆی کەشێکی نالەبار کە جیاواز لە ساڵانی تر بەرهەمی گەنم زۆر بڕشتەکەی کەم بوو دەتوانی بڵێن لە 150 ساڵی پار بوو بۆیە بەردەوام ئەو کارانە کرێت و ئێستا هەرێمی کوردستان لەگەڵ ناوەندە پەیوەندی باشی هەیە و ئەو توانەی یعنی ئێمە لەوێش لیژنەی تەصدیق و اعتیماد هەیە و نوێنەریشمان هەیە لەوێش سنفی باش و کوالیتی تەجیل ئەکرێت ئەکرێت ئەمانە لە ڕێگەی کۆمپانیای باشەوانێ من دایم ئەماڵێم فەرمانگە کاریگەرەکانی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی کشتتوکاڵ خۆشی یعنی ڕاستەوخۆ بێتەم ئیشانەوە لەگەڵ کۆمپانیەکان دانیشێت کە ئەو توانە بێنن کە لەگەڵ کەش و هەوای کوردستانە توێژینەوە کراوە و سەرکەوتوو بووە اینجا بهێنرێت و بدرێت بە جوتیاران نەگەوەکوی ئێستا کێشێکی زۆر هەیە تۆ لای فەلاح بەرهەم نەهاتووە و زەرەر و زۆریا و ڕەنج بە خەسار و لە ڕووی ئابووری و لە هەمووی ڕستە خۆی زۆر جار زۆر بەروبوومیش هەیە لەوانەیە گە ڕێژەکەشی کەم بێ بەشی ناوخۆیش پڕ نکاتەوە بەڵام زۆر جار هەر ئێمە سوودی لێ نابینین ئەمە با قسەی هاوڵاتیان بکەین نەچینە بازار ئەبینی لە دوکانێک ئەڵێ باسی گوێست بکەین ئێمە هەورانمان بانەیە ماشەڵا بەروبوومێکی باشی هەیە ساڵان بەڵام دانراوە سێ چوار فەردی ئەڵێمە گوێزی ئەمەریکیە یعنی ئەموو جارە پرسیار لە خۆمایەنە لە ئەمریکاوە گوێزە بۆ ئێمە هاتووە کەواتە بەروبووم ئەگەر تۆ بتێ پێ پیشە چاچی بکەیت لە هەر شوێنێکی گیانەوە بێتوانێت کاری لەسەر ئێمە لە سەرەتای قسەکان تا هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان باسکەیت تایبەتمەندیەکی هەیە بۆ بەروبوومێک لە شارباژێرتەوێت لە شارە زوورتەوێت لە ئەو ناوچانەی گەرمیانتەوێت هەمووی بەرهەمێکی باشی تایە وەکو بەڕێستان شارەزابن ئەمانە کاریان بۆ کردوون کە گرنگی بۆ نمونە بە ترێ بین با بچین بۆ شارباژێر گرنگی بە پەتاتە بین ئەو ناوچانەی کە ڕێژەیەکی باش پەتاتە دیێڕێت ئەمانە گرنگی بێ بین جوتیار زیاتر بەهانایانەوە بچین ئەم هەوڵانە بەردەوامی هەیە بۆی کێمە بتوانین یەک دەستی کار زیاکەین دوو بە پیشە سازی بکەین سێ بەروبوومی ناوخۆ بکەینەوە کاکی سەرکۆ ئەو پلانانە وەکو بیدایەت باسم کرد ئەبێ پلانی ورد بێت پلانی دراستەکراو بێت ڕاستە وەزارەتی کشتتوکاڵ بەڵێ لە پەرەپێدانی ترەیە بە بۆ نمونە باسکەین بەڵێ هاوکارێکی زۆری جوتیارەکان کرا بەهێنانی سنفی باش بە پێدانی دنگە و تەل بۆی بە شێوێکی زانستی چا بکرێت و ڕوبەرەکان زۆر زیای کرد بەڵام ئێستا بەڕاستی بەرهەمی ترێ لە ئی خۆمان زیاترە
ڕاستە چەند کارگەیەکی پچکۆلە هەیە ئەیکەن بەهێنێ پیشەسازی ئیسانۆڵ و کوحول و ئەوانە ئەکرێت بەڵام تا ئێستا نەتوانراوە کارگەیەکی باش بۆ سرکە بکرێ بە سرکە بکرێ بە شەربەت بکرێ بە مێوش کە بە شێوەیەکی زانستی پاشی جوان دروست بکرێت وەکو پێم وتی پێشتر بکرێ بە براندێکی کوردی من پێم وایە دراسی ئەو زەویە دراسی موقعەکە بەو شێوەی کە من وتم کە بینیمە لە وڵاتان ئەبێ وەزارەتی کوشتتوکاڵ و وەزارەتی پەیوەندیدار ڕوبەری زەویەکە لە شوێنەکانە دیاری بکات مەسەن لە شارباژێرە 3 پارچە زەوی دابینەکەم بۆ ئەم شوێنە و من دڵنیام ئێستا 3 پارچە زەوی لە شارباژێرە وەزارەتی کوشتتوکاڵ ئیعلانی کا بڵێ من 3 کارگەی شەربەت ترێ سرکەی ترێ لەم شوێنە ئەمەیە دروستکەم دەیان کۆمپانیا پێشکەشیەکات کە بە زووترین کار بکرێت وتیشم هاوتەریب لەگەڵ ئەوەیە یعنی تەرکیز لە ئیشەکە بکرێت چۆن تەرکیز لە وەبەرهێنانی خانوو کرا ئێمە لە وەبەرهێنانی خانووە پێش نەکەوتین زەوی تەخسیز ناکرێت چەنەها باڵەخانە ناکرێت لە وەبەرهێنانی نەوتە شەریکات نەهات نەوتی دەرنەهێنا دروست نەکرا تەرکیز ئەبێ کوشتتوکاڵیش یاسای تایبەتی خۆی یاسای وەبەرهێنانی کە ئێستا لە وەبەرهێنانی گشتەکە دەربهێنرێت یاساکی وەبەرهێنان و ناڵم هەر وەبەرهێنانی گەورە بێت چکە ئێستا بە شتی پچکۆنش کاری گەورەکرێت لە کوشتتوکاڵە مەسەن لە وەبەرهێنانە کۆنەکەی ئاڵێ بێ بای 500 میلیۆن دینار بێ اینجا ئەتوانی وەبەرهێنانی کوشتتوکاڵکەی کوشتتوکاڵ پێویستی بۆ پرۆژە گەورانە نیە هەندێک جار بە کارگەی بچوو بچووکیش نەتیجایە و بەرهەمێ بێت لەگەڵ ئەوەیە تەرکیز لە چی بکات وەزارەتی کوشتتوکاڵ و فەرمانگەکانی ڕێنمایی کوشتتوکاڵی بۆ وارە ئەکتیڤکە بۆ فەلاحەکان و سەردانی جوتیاران کات بەرهەمەکانیان ڕێنمایی بکرێت لە سەماتکردن لە دەرمانکردن لە بڕین یعنی هاوتەریب تۆ شوێنێکی ئەعلان کردو بۆ ترێ لە لایکەوانێ سەرپەرشتی فەلاحەکانەکەی کە کوالیتیان باش بێت لە لایەکی کرەوە بەپێی ئەو یاسایی پاراستنی بەرهەمە ناوخۆیەکان ئەم کارگانە پارێزیت کە لە دەرەوە هاوردە نەکرێت وەکو چۆن ئێستا بەرهەمی ناوخۆ خۆمان کە بەرهەمێکی زۆرە بێ گومرجێ خێنە سەر پێم وایە بە چەند ساڵێک ئێمە لەم بوارانەیە زۆر پێشەکەوین هەلێکی کار زۆر دروستە بێت داهاتێکی ناوخۆ زۆر باش دروستە بێت پارەمان ئەوە بە هەدەر دۆلار ناچێت لە دەرەوە هاوردە بکەین باش جا کاکزانە باسی پرۆژە بچووکەکانت کرد لە ئێستاە هەر ئەکرد لەمانەوە دەست پێ بکرێت بۆ نمونە ئەگەر لە بەڕێزت پرسیار بکرێت لە شارە زۆر لە شار باژەر کامێک لە کارگەکان دروست بکرێت کامێک لە پرۆژە بچووکەکان وەڵامی بەڕێزت چیە باش ئێمە ئێستا لە سوپەرمارکێتەکان ئەچین نۆکە بینین لە کیسە دیسکە بینین ساوەرە بینین هەمووشمانی کڕین ئێمە بە کارگەی بچووک هەر لە دوو ژوورە هەوڵێکی ئاوا و ژوورێک ئەتوانین کارگەیەکی لە کیزنان دروستکەین ئەم کارگەیە بەرهەمی نۆک کە هەمانە لە فەلاحەکان بەرهەمی نسک ماش وەریگرێتەوە تەچیسی کات یعنی ئەمە بەس لە کوردستان دەرچۆی بینیت لە گوندەکانە بینی 4 گوند شوێنێک تەخسیس کراوە وەزارەتی کوشتتوکاڵ بۆی کردووە لەسەر ڕوبەرێکی 200 مەتر کارگەیەکی بچووک بووە بە سنتەرێکی بچکۆلە نۆکی گوندەکانەکرێتەوە و تەکیسێکات بەڵام ئێستا ئەمە چیەکەین ئێمە نۆک بە فەلی لە دەرەوەی وڵاتێنی تەکیسێکەین بەرهەمی ناوخۆ خۆمان ناکڕینەوانێ یعنی ئەوە بۆ نمونە شتێکی بچکۆلە کە ئەوە توانین تەکیسی نۆک و نیسک و پاقلە و ئەمانە هەمووی بکەین و لە سوپەرمارکێتەکانی خۆمانە داینێ باشە چۆن ئێمە بتوانین مادام ئێمە هەموو بەروبوومێکمان هەیە زەویەکی بە پیتمان هەیە لەگەڵەوەی بەڕێزە ئاماژی پێەکەی ئەگەر حکومەت هەوڵبات توانێت کارگەمان بۆ دامەزرێنێ توانین بەروبوومێکی باشتر دابین بکەین ئەی چۆن هەوڵبین دەستی ئەکادمی لەگەڵ دەستی بازاڕات تێکەڵ بکەین مەبەستمەوەیە ساڵانە بە هەزاران خوێنکار لە کۆلێژی کوشتتوکاڵ بە زانستی ئەم بابەتە خوێنن چۆن توانین لەگەڵ جوتیارە نمونەیەکانمان کە ئەزمونێکی جوانیان هەیە ئەم دوو دەستە تێکەڵ بکەین ئەتوانی بەروبوومێکی زۆر کوالەتی باشتر بخەینەوە یاسا هەیە بۆ ئیشە کە ئەبێت هەموو پرۆژێکی کوشتتوکاڵی هەموو کارێکی کوشتتوکاڵی سەرپەرشتیانێکی زانستی دەرچی کوشتتوکاڵی هەبێت کە خولی پێبیندراوە و شەهادی پێدراوە کە ئەبێت سەرپەرشتی ئەو شوێنە بکات و بەردەوامیش ئەم سەرپەرشتیارە پێویستە یعنی ئەوەی بەپێی یاساکە دایم
سەرپەرشتی بکرێت لەلایەن فەرمانگە کشت و کاڵەکانەوە لەلایەن کۆمەڵە و نەقابەکەی خۆیەوانێ یعنی تۆ تێکەڵبوون لەگەڵ جوتیارانە فەرمانگەیەکی تایبەت هەیە کە پێوتێ ڕێنمایی کشت و کاڵی لە هەرێمی کوردستان ئەکتیڤ نییە و جوتیاران و خاوەن پرۆژەکان لە هەموو بوارەکانە خەڵک پێویستی بە ڕێنماییە یعنی ئێستا خەڵک ئەڵێ من نازانم چۆن چی بکەم یعنی خۆی تیونی ڕێنماییە بەڕاستی بەڵام ئێمە ڕێنمایەکەمان ئەکتیڤ نییە چالاک نییە گەورە نەکراوە پێداویستی لە بەردەستانیە ئەگینا خەڵکی ئەکادیمی خەڵکی بەتوانە خەڵکی زیرە خەڵکی هین زۆر زۆرەکە داغڵ کرێ بەمان ئێمە یەک لەشکر ئەندازیاری کشت و کاڵیمان هەیە یەک لەشکر خاوەن بڕوانامی ماستەر و دکتۆرا و پرۆفیسۆرمان هەیە لە بواری کشت و کاڵ کە ئەمانە ڕێک بخرێن هەمووی تەرکیزیان لەسەر بگرێت کە چۆن داغڵ بن بچنە ناو پرۆژە کشت و کاڵەکان ئیشە کشت و کاڵەکان ئەمانە ئێمە هەموو مڵکی حکومەتین هەمووی ئەتوانێت ڕێنماییمان کات ئاراستەمان کات من دایم وتومە زەوی جوتیار پرۆژە کشت و کاڵەکان هەمووی حکومەتە یعنی لە هەموو وڵاتێکە عەرزی مڵکی خۆتی حکومەتە بە ڕێنمایی حکومەت دەبێت تۆ ئیش بکەیت بۆیە پێویستە وە لە هەموو دنیاشا کشت و کاڵ کاکرێت بە پلانەکرێت یعنی پلانی حکومەت هەیە پلانی فەرع زراعەکە هەیە بەڕێوەبەراتێک گشتەکە هەیە ئێستا ئێمە بۆ پلانە ئیش ناکەین ئێمە جوتیارانمان هەموو بەیتەکانانەکەن بەخێر هەمووی بەیەک جۆرەیکەن هەمووی بەیەک سنفەیکەن ئەمە کە هەمووی بێکۆ پێکە بەرهەمەکە زۆرە بێ ئەو کارەساتی ئێستا دروستە بێ کە بەرهەمەکە خۆی وەکو باسمان کرد خیاری ترشاد نییە کارگەی ترشاد نییە و بە بازارکردنەکەی بەو شێوەیە کە ئەیبینین مستەقر نییە سابت نییە بەس تۆ کە کارگەیەکی بپیشە سازی کشت و کاڵ هەبوو ئەبێ بەناوەندێک بۆ جوتیارەکە کە ساڵانە تۆ زەمان هەیە ئەڵێ ئەم کارگەیە ئەم بەرهەمەم لێکڕێتەوە مەسەن لە بواری گەرمە ئێستا جوتیار زۆر تەرکیز لە بەرهێنانی گەرمە کات تۆی باشە کات خزمەتێکە بۆ لەبەری پلان هەیە حکومەت لە سایلەکان وەزارەتی بازرگانی ساڵانە وەرێگرێتەوانێ یعنی تۆ ئەگە بەرهەمە کشت و کاڵەکان زەمانێکی نەبێ بۆ کڕینەوە بۆ وەرگرتنەوە بەو شێوەیە بێت کە بەرهەمێکی یعنی بەو شێوەیە نەزانستیە بێ نەوردەکاری تیا بێ نە بە پلانەکرێت بەو شێوێ فەلاحەکان سەریان لێ تەکەچێت تووشی زەرمەندە بن کاکزانە ئێستا ئەم هەموو ئێمە باسی بەرهەمی کشت و کاڵەکەین بەڵام بەداخەوە تۆی ئەمانە لە وڵاتانەوە ئەهێنرێت ئەم ژمارە زۆرە ئاکادێمیکەی کە ئێمە هەمانە لە بواری کشت و کاڵە هیچ هەوڵیان داوە کۆمەڵک تاقیکەدا بنن کار لەسەر ئەو تۆوانە بکەن بۆی کە ئێمە بەرهەمی تۆی ناوخۆشمان هەبێت زۆر ڕاستە یەکێکە ئێمە لە نەقسانی کە هەمانە بە تایبەتی لە بواری تۆی سەوزە کە ئێمە ناتوانین خۆمان جارێ بەرهەمی بێنین نەوەکو سنتەرەکان نەوەکو کۆمپانیای کشت و کاڵی ئەوەی کە هەیە لە دەرەوەی بەسەرەن پەیڕەوە لە وڵاتانی دنیا تۆی سەوزەکان کۆمپانیای زانستی کشت و کاڵی هەیە لەژێر سەرپەرشتی وەزارەتی کشت و کاڵ و فەرمانگەکانیان ئەتوانن ئەو ئیشە بکەن ئەمەش هەر من دای مەڵم ئەما بێ ڕاستەوخۆ وەزارەتی کشت و کاڵ بێت ئەم ئیشە بکەن یعنی دابەزێت بێتە خوارەوانێ وردەکاری زۆر کات لەم ئیشە لەگەڵ خاوەن پرۆژەکان ئەو کەسانیکانەیە بەسن کۆمپانیاکی کشت و کاڵی هەیە یەم دانیشم لەگەڵە ئەمە ئەڵم تۆ بێن بەشە بکەیتوانێ من هاوکاری دەکەم من توانای هوەریە خەمە بەردەسێ کابێ ئەم بەشە بکەیتوانێ خولێ بۆکەمەوە فێرتەکەم ئاچەنە خوان ئێستا ئەمە کراوەیە ئەتوانی لە سەرەتایە خەڵکی دەرەوە بێنین ئەتوانی خەڵکی خەڵک خۆشمان هەمان ئێمە ئێستا چەنا کەسمان هەیە ماستەر و دکتۆرای لە دەرەوەی وڵات هێناولو و بارانە هێنایەتی یعنی ئێستا زراعیان سیجە لە هەرێمی کوردستانە هەیە ینی توێکاری هینەکەن خەلیاکەن نەبات و ڕۆک بەرهەمێنن بەڵام ئەبێ ئەمانە بەڕاستی سەرپەرشتی ور بکرێن و ڕێک بخرێن و پاڵپشتی بکرێن باشە هەر لەو جێی بەڕێزت خوێندکارێکی کۆلێژی کشت و کاڵمان لابوو کە کارنامەی دەرچوو نوێگرت و بەڵام پیشەیەکی بۆ خۆی دۆزی بوو قارچکی بەرەمێنا بوو نە تۆیەک بوو لە دەرەوەی وڵات بهێنرێت نە تۆیەک بوو کەم کەسە بە پێی زانستی خۆی لە ژوورێکە ژینگەکەی بۆ دروست کرده بوو قارچی بەرەمێنا
ئەی تەنانەت ئەی وەگەر دەرفەت بۆ من بڕەخسێنن چەندین هاوڕێی خۆم هەیە فێرێکە فێریش بوون ڕاست. لەگەڵ منا بەشدار بن نتوانین کارگەیەک دابنین ئێمە بۆ هەوڵنین ئەم دەستە کارە جوانانە بخینە گەڕ بۆ ئەوی کە بتوانین پشت بە بەربوومی خۆمان بەستی هەمان بۆ چوونی تۆم هەیە هەمان ڕێی تۆم هەیە زۆر کەسمان هەیە کە داهێنانی بچووکی جوانی هەیە کە دوای بێتە پرۆژە دوای بێتە پرۆژە بەڵام ئەمانە پێویستیان بە دەستگرتنە پێویستیان بۆیە کە جوان لێ بگریت پێویستیان بۆیە کە پاڵپشتیان بکەیت پێویستیان بەوەیە کە پێداویستی بخەیتە بەردەسی ڕاستە ئەو هەوڵانە تاکە ئەوانە دەستیان خۆش بێت زۆر هیلاکە من زۆریان نەناسم زۆرمان دووە بن جێگەی شانازین بەڵام ئیتر ینی کاتی ئەوە هاتووە کە پاڵپشتی ئەمانە بکرێت وتر کاریان لەگەڵ کرێت سەردانیان بکرێت هەوڵی بە بازارکردنی ئیشەکانیان بدرێت پاڵپشتیان بکرێت زۆر ڕاستە هەوڵی زۆر جوان هەیە پێشنیاری زۆر جوان هەیە و کاری زۆر زۆر باشیش هەیە باشە لەگەڵ ئەوانەشە ئەوەی کە دوێنێ بەداخەوە ڕیاوە کە جوتیاران ئەمە ساڵانی ڕابردوش ئەم پیشەیە بوو کە ڕێژەیەکی زۆر بەربوومیان لەسەر شەقامەکان هەڵەڕەش وەکو ناڕەزاییەک خاڵێکی زۆر گرنگەیە ئەگەر ئێمەی هاوڵاتی لە سنوورەکانەوە بۆ نمونە ئەم هەموو ڕێژە خەیارومی و تەماتێک کە ڕۆژانە پێویستە بەکاربێ لە ماڵەکانە لەسەر دوکانەکان و عەرەبانەکان و تەنانەت دەستایەتە بەردرگاکەوە هەر پێویستە بیکڕی بۆ ماڵەکە ئەی ئەو خیارە جوانەی کە جوتیاری خۆمان بەرم کە پێڵی خیاری کوردی بۆنەکەی هەر بە بۆنەکەی تێرە بیت ئەم خیاریکرد نەتامی هەیە نەبوونیشی هەیە ئەگەر خاڵە سنووریەکان کاری لەسەر بکە حکومەت ئێمە ناتوانین پاڵبەرین بۆ پەروبوومی خۆمان و خۆمان بەکاری بێنین زۆر تاوە من لەگەڵیم و بەرهەمە ناوخۆەکانی خۆمان بەڕاستی پاڵپشتی و پشگیریان نییە مەسەلەن بەرهەمی ناوخۆ لە وڵاتان تەلەڤیزۆنی تایبەتی هەیە یعنی سرودی نیشتیمانی بەسەر بەرهەمی ناوخۆیە ئەوترێت ئێمە یەکێک لە هەوڵەکانمان ئەبێ ئەوە بێت چۆن بەرهەمی ناوخۆ ڕاگەاندنی بۆ بکەین پاڵپشتی بکەین لەگەڵ خەڵکە ئاشتی کەینەوانێ و سنوورەکان زیاتر تۆم بکرێت گومرگەکان هەیە ئەم پلانە هەیە پلانێکی زۆر باشە ئەکرێت ینی ڕای گرتووە تا ڕادێکی زۆر باش بەڵام باشترین بازار من دایم وتومە بۆ هەموو بەرهەمەکان یەکەم ناوخۆی خۆتە یعنی تۆ بازاری خۆت بە شێوەیەکی باش دابین کە بۆ هاوڵاتیانی خۆت دەستی کەوێت بە تەواوەتی بەرهەمی ناوخۆ لای خەڵک زیاتر دەرخە چۆن سەرپەرشتیەکرێت چۆن بەرهەمێکی باشە ڕاگەاندنی بۆ بکە نەک وەکو مەسەلەن ساڵی پار نایەتە خاڵم پێرار ئێمە مامیز هەناری هەڵەبجە بکڕین دەستمان ناکەم لەبەرەی هەنارەکان هەناردەکرد بۆ دەرەوە هەناری سووریمانەگەر خۆمان ئێبێ تۆ یەکەم شت بەرهەمی خۆت بەرهەمی ناوخۆی خۆت بگاتە دەستی هاوڵاتیانی خۆت بە باشترین شێوە و باشترین بازار ئەمە باشترین دڵنیاییە بۆ جوتیارەکان کە لە ناوخۆیە بازاری هەیە دواتر وەکو جەنابە وتە وەرە یاساکانتون کە لە کەرنتینەکان لە حدودەکان اینجا بە پیشەسازی بکە اینجا بازاری دەروی بۆ دۆزەرەوانێ بە پیشەسازی باشترینش دەوێت بە پیشەسازی بیتە دەرەوانێ وەک لەوەی بە ساغی بیتە دەرەوە لەبەرەوەی تۆ تەنێک پەتاتە ئەگەر بە دەوەرەقە بە شوێنێک بفرۆشی بیکە بە پیشەسازی سێ ئەوەنگە بەرهەمە دەسەکەێت کارگەکەکێتە ئیش هەلی کار زیاد بێت ئەبێ بە متمانێ و بە دڵنیایەک بۆ جوتیارەکە بەرهەمێنێ یە بۆ کارگەکە من لەگەڵ تام هاوڕاتم زۆر تەواو کە ئەو شەم کرد باش جا کاک زانا هەموو ساڵێک بڕێکی بەرچاوی پارە ئەچێتە دەرەوە بۆ کڕینی گوڵ ئەوەی کە بۆ گوڵی جوانی بەکارهێنرە ڕۆز و ئۆرکید و ئەمانە لە کۆلۆمبیا ئێستا کەسێکی زانا هاتووەک ئیشی لەسەر کۆکردنەوەی جۆرە جیاوازەکانی ئۆرکید کردو ئەمە ناوڕۆکی ئەو بابەتەی ئێستا پێشکەشتانەکەین بەڵام با پێش ئەوە کاکزانەش پێمان بڵێ لای خۆمان ئایا هەوڵ هەیە بۆ دروستکردنی کۆمەڵی کێڵگە بۆ ڕواندن و سەوزکردنی ئەم جۆرە لە گوڵە جوانانە گوڵی زینە هەیە پرۆژە هەیە بەس بچووکە لە پارێزگای سلێمانی نەمدیوە بەس لە پارێزگای هەولێر بەڵێ گوڵ هەیە چ جۆرەکی؟ ئەو جۆرانەی کە هەیە لە بازارڕ کە لە دەروی وڵاتیت یعنی ئەتوانی ئەوەی کە لە دەروی وڵاتیش بەرهەمێنێن لە ناوخۆشا بکرێت بەڵام ئەویش ئەوەنگە منافەسەی هەیە هەرەوەی لە حدودەکانەوە کەیت
ناتوانرێ بڵین ژماری بیتەکە زیاد بکرێت ئینتاجەکە زیاد بکرێت بۆیە هەموو شتێک ئێمە باسمان کرد چینگەی هەرێمی کوردستان هەموو ینی لەسایە نەوەی بەرهەمەکانی تیا بەرهەمیێت بە سەوزە بە میوە بە جوانکاری بە زیینە بەدار بە درەخت هەر بیئەکەمان ئێمە خۆمان بیئەی هەرێمی کوردستان یەکێکە لە ناوچە گرنگەکانی دنیا کە تەنەوعی بایۆلۆجی تایە کە لە هەموو شوێنەکانیە بۆیە هەر حەزکەم ئەوەش باسکەم کە جینبانکێک دروست دەکرێت نێودەوڵەتی لە سلێمانی لەبەر گرنگی ناوچەکە هەچی تۆ سروشتەکانە تیا کۆکرێتەوانێ هەچی دارەکانە تیا چێندرێت ینی بیئەکەمان کە بە غەربی ئاسیادان یەکێکە لە دەوڵەمەندترین ناوچە لە جیهانە دەستەکان خۆشوایەوەی کە پرۆژەکان بەردەوامی هەیە زیاتر بەردەوامی بەکاری باشتی بۆ بکەیم گفتوگویانێ بەشێتەوەی کە زیاتر جوتیارەکانمان ئاشناکەینەوەی جێگەی خۆشیشە بابامەلیشەوە باز لەم بابەتانەکەین ڕێژی زۆری پەتاتەیە کە لەسەر 86.453 دوانم 800 تن پەتاتە بەرەم هاتووە ئەمە دڵخۆشیە هەم بۆ جوتیار هەم پلان هەیە بێ بە ملیۆنە تن هیوادارین کە ئەمە زیاد کات و هیواداریشین کاوەڕ لە جوتیارەکان بدێتەوە کاری باشتیان بۆ بکرێت دوبارە سپاس بەخێر خۆش